بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پێم خۆشحاڵین لە دووهەم ڕۆژی بەرنامەکانی تایبەت بە یادی 37مین ساڵ یادی کارەساتی کیمیایی بارانی هەڵەبجا ڕۆژی 16/3/1970 پێتان نەگەینەوە. ئێمە دەمانەوێت لە نزیکەوە قسە لەبارەی بارودۆخی هەڵەبجا، بارودۆخی خزمەتگوزاری و بارودۆخی هاوڵاتیانی هەڵەبجا و بارودۆخی ئیداری هەڵەبجە بەڕێوەچوونی پرۆژەکان گرنگیدان بە کەسوکاری قوربانیان لە نزیکەوە لەبارەی ئەو کەیسانەوە بدوێن. ئێستا لە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لە مۆنمنتی هەڵەبجا لە خزمەت سێ کەسایەتی دیاری هەڵەبجا و لانی پەیوەندیدار بە ئەو کەیسانەوە کە ماژەمان پێدا کە لە کۆی گشتیا بارودۆخی هەڵەبجەی لێ دێتە بەرهەم. بەڕێزان مامۆستا عەبدولحەمید حەمەفەراج لێپرساوی لقی هەڵەبجە یەکێتی زانانی ئیسلامی و هاوکات ئەندامی لیژنەی باڵای بەڕێوەبردننی ساڵیادی هەڵەبجە، بەڕێز شێخ تاهیر شێخ عیزەدین کەسایەتی و سەرۆکی ژووری بازرگانی هەڵەبجە و ئەندامی لیژنەی باڵا، بەڕێز کامەران مستەفا بەڕێوەبەراتی شەیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە و ئەندامی لیژنەی باڵا یادی 16/3 بە گەرمی بەخێرهاتنی بەڕێزانەکەم بەخێربێن. بەخێربێن سەرچە مامۆستای بەڕێز مامۆستا عەبدولحەمید لە جەنابتەوە دەست پێەکەین. بزانین لە ئێستایە ئەوەی وەکو ئامادەکاریەک بۆ 16/3 و وەکو عادەتێکی ساڵانەی خەڵکی هەڵەبجە و کەسایەتیەکانی هەڵەبجە کە دوجار بانگەوازێکیان هەبووە و داواکارییان هەبوو بە ناوی خەڵکی هەڵەبجەوە و قسەیەکیان هەبوو بۆ یادی 16/3 چی لە ئارادایە لە ئێستاە و ئێوە بە ناوی خەڵکی هەڵەبجەوە بە حکمیەوەی ئێوە ئەندامی لیژنەی باڵان بۆ یادی 16/3 چی بە بەرپرسانی حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان هەڵێن دەربارەی خزمەتگوزاری هەڵەبجە؟ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەمە سەرەتا سوپاسی بەڕێزتان دەکەین. ئەوەتانین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە داواکارین لە پەروەردگاری شالا ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبول بێ، خۆی گەورە لە هەموو لایەکمان قبولکە و لە بەردەم کارەساتێکی جەرگبڕ و کارەساتێک کە هێشتا برینەکانی ساڕێژ نەبووە، کارەساتی 16/3 کیمیابارانکردنی هەڵەبجە 37مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە. ئومێد دەکەین ئینشاءڵڵا ئەم ساڵ کە ئەم یادە ئەکەینەوە ئینشاءڵڵا کۆتایی موسیبەت و کۆتایی ناخۆشی و ناڕەحەتیەکان بێەوە خۆی گەورە شەهیدەکانمان ڕۆحیان شاد بوو بێت ئینشاءڵڵا و شیفای بریندارەکانمان بدا و مناڵەون بووەکانمان ئینشاءڵڵا شاد بکاتەوە بە باوکو دایکیان ئینشاءڵڵا. ئەم ساڵ 37مین ساڵی یادی کیمیابەرانی هەڵەبجە یعنی جیاوازتر لە هەموو ساڵەکانی تر وەکو خەڵکی هەڵەبجە بە سەرجەم چین و توێژەکانەوە بڕیارمانداوە کە گرنگێکی تایبەتی پێ بدرێ بۆ چونکو ئێمە هەستمان نەکرد بەڕاستی یادی هەڵەبجە ساڵانی پێشوو تا ئەندازەیەک پەراوێز خراب بوو و کەمتر گرنگی و کەمتر بایەخی پێ ئەدرا و ئەو یادەیش یادێکە وابەستەیە بە خەڵکی هەڵەبجەوە، وابەستەیە بە تاک بە تاکی هەڵەبجەوە، بۆیە ئیش و وەزیفەی بە ئیش و وەزیفەی خۆمانی ئەزانین کە ئەو یادە زیندوو ڕابگرین و نەیەڵین ئەو یادە بە ئاراستەیە کا بڕواکە خاوبوونەوەی پێوە دیار بێ. بۆیە ئەمساڵ ئەلحەمدولیلا توانلا لیژنەیەک لە سەرجەم چین و توێژەکان لە هەڵەبجە، چی کەسانی ئیداری، چی کەسایەتیەکانی هەڵەبجە، چی زانایانی ئاینی، چی کەسوکاری قوربانیانی کیمیاباران سەرجەم چین و توێژەکانی تێدا کۆ ببێتەوە و بڕیار بدرێت کە گرنگیەکی وەبایەخێکی پێ بدرێ و ئەلحەمدولیلا ئێستای شەر یعنی نیشانەکانی ئەو گرنگیدانە نیشانەکانی دیارە ئەلحەمدولیلا و هەنگاوی زۆر جددی و هەنگاوی زۆر باش نێراوە بۆی
وتوانراوە چەندین دانیشتن بکرێ و پلان و بەرنمەیەکی تۆکمە و جوان دابنێ بۆ پێشوازیکردن لە شانزەی سێ هەر لە پێش شانزەی سێوە چالاکیەکان وەک ئەبێنێ لە ڕاگەیانەکان دەستی پێکراوە و لە شانزەی سێ بەردەوام ئەبێ و دوای شانزەی سێش چالاکیەکان کە هەمە ڕەنگن هەموو لە هەموو ڕۆکانەوە چالاکی تێداکرێ و بڕیارە بڵێن ڕێپیاوانێکی جەماوەری ئینشاڵڵا سبەینەکە ئەنجام بدرێ کە شانزەی مانگە و ساڵ ڕۆژی ڕووداوەکەیە سەعات 9 لە باخی گشتی ئینشاءڵڵا سەرجەم چین و توێژەکانی هەڵەبجە هەمومان حوزورمان ئەبێ و ئامادە ئەبین لەو ڕێپێوانە ئینشاءڵڵا. زۆر سپاس جەنابی مامۆستا. کاک شێخ تایر، ئەگەر جەنابتان پێمان بڵێ لە هەنگاوی یەکەمە ئەو لیژنەیە با بڵێن بانگەوازێکی خوێندەوە ڕاگەیەندراوێکی دەرکرد و خوێندەوە بۆ ڕایگشتیوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوی خەڵکی هەڵەبجە و لیژنەی باڵاوە چی لە خۆ گرتبووە و ڕاگەیەندراوە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. لێرە و لەم ناوەڕاستی مانگی ڕەمەزانە و لەم ڕۆژە پیرۆزەدا داواکارم لە خوای پەروەردگار بە بەزەی و ڕەحمی خۆی دەرەجە و پلەی شەیدانی کیمیابارانی هەڵەبجە بەرز بکاتەوە و شیفای تەواوی هەموو بریندارانی چەکی کیمیایی قوربانیانی هەڵەبجە بداتەوە. بەڕێز سوپاسدانەکەین بۆ ئەم دەرفەتەکە ڕەخسا. ئێمە ئەم یادەی ئەم ساڵ کە ئەکرێتەوە معاناتێکی زۆرمان بووە لەگەڵ برای بەڕێزم کاکامەرانوان پێشتر زۆر باسمان کردووە لە بینی خۆمانان مداوەلەمان کردووە. بەڕاستی ساڵ بە دوای ساڵ یادی کیمیابارانی هەڵەبجە بچوو کراوەتەوە. ئێتر ئەن قەستە ئەن غەیری قەستە من ئیتیامی هیچ کەسێک ناکەم، بەڵام وردە وردە ئەوەی لە بیرمان بێ ساڵی 92 تاموچێژێکی خۆی هەبوو، نەمەتێکی خۆی هەبوو گۆڕا وردە وردە هات تا زۆر بچوو کرایەوە لەوەی کە تەنها لە پرۆژا و لە داوای پرۆژا خۆی ببینێتەوە. ئێمە بەڵێ لە ڕووی پرۆژە و خزمەتکردنی هەڵەبجەوە پێزانینمان هەیە بۆ ئەو شتانەی کە کراوە و بێئینساف نین و بێویژدان نین، بەڵام لە عینی کاتی شازانین لە مستەوای مەطلوبان نییە، ئەبوایە زۆر لەمە زیاتر بکرایە بە گیانی بەرپرسیارەتی و معاملی لەگەڵا بکرایە. بەڵام ئەمە بابەتێکی مەوزوعەکەیە، بابەتەکەی تر بریتە لە لایەنە معنەویەکەی کارەساتەکەەوە کە کارەساتێکی زۆر زۆر گەورەیە، هیچی لە هۆڵۆکۆست و هیچی لە ناکازاکی و لە هێرۆشیما کەمتر نییە. ئێمە وردە وردە ئەمە لە بیری خۆمان و لە بیری خەڵکی ببرێتەوە، یعنی ئیتر هەڵەبجە خۆی مەکانەتێکی زۆر گەورە هەیە لەو تاریخی کە دروست بۆ تایسا، کارەساتی زۆر زۆر گەورەی بەسەر هاتووە و ئەمە یەکێک بۆ لە کارەساتە زۆر زۆر گەورەکان و بوو بە مای ناساندنی هەڵەبجەش بە هەموو گیان و دۆزی کورد بە هەموو گیان و بوو بە مای لێدانی حکوومەتی عراقی لە ئەمە بابەتێکی گەورە بوو بە لەسەر چەکی کۆکوش لەسەر هەڵەبجە ئەمە کرا و ئەم مەوزوعی هەڵەبجە گەیەنرا بە عالەم. ئێمە بین لێرا بچووکی بکەینەوە وردە وردە کاکە بچووکمان کردەوە خۆمانمان فەوتاندووە، زڕەری میلەتەکەی تایە، میلەتەکەت فەوتاندووە، تۆ ناسنامەیەکی خۆت بەدەستی خۆت لە ناو ئەبەی، ینی چۆن جلی کوردی ناسنامەیەکمانە، چۆن ڕێنووسی کوردی کە حرفی ژە و حرفی چ و کۆمەڵە شتمانەیە لە زمانی ترانیە بە لاتینی لە ناوی بەرین و جلەکانمان لە ناو بەرین و ڕەمزەکانمان لە ناو بەرین، قسە بە ڕەمزەکانمان بڵێن و مایەوەتە سەر وڵات مەوزوعی هەڵەبجەمانەیە لە جیاتیەوەی گەورەی کەین و ئەم مۆنومنتەی کە ئێستا ئێمە قسەی تیاکەین ئەبوایە خەڵک لە هەموو دنیاوە باتایە بووی ئەوەتان لەبیر بێت خەڵکی هەڵەبجە ئەزانێ ئالێرە بە هەلیکۆپتەر لەو ساحە ئەنیشتەوە کۆڵپاوڵە هات بۆ ئێرە، باشە لە هەموو دنیا و ڕێز و زەرا و ڕێز جمهورەکان هاتن بۆ ئێرە، ئێمە ئەوەنە بچووکمان کردەوە چاوەڕێ بکەن وەزیرە دێت بۆ ئێرەیان نایە. طبعاً ئەمە چۆنەتانەوەی گەرمیکەنەوە، ئەمانوێ گەرمیکەینەوە بە نەمەتێتر، یعنی ڕۆح بکەینەوە بە بەریا کە ئەم ساڵتوانی ئەوە گاوە هەڵگرن هەنگاوی یەکەمە ئەوت بە تاڵ هەنگاوی یەکەم. ئێمە هەستمان بە نەخسەکە کردووە، تەشخیصمان کردووە، دەرمانی بۆ دانین، گرنگەوەی نەخۆشیەکەمان دۆزیوەتەوە چی و ئەبێ خەتای خۆشمانی تایە، هەندێکی خەتای خۆشمانی تایە، خۆ بەس خۆشیەکەتان دۆزیوەتەوە نەخۆشیەکە ئەوەیە کە مەسەلەن بۆ نمونە کاڵم خەتای خۆمانی تایە بەڕێز، یعنی ئێمە داماناوە تەنها پرۆژە و خزمەتکردنی هەڵەبجە لەم ڕۆژا بێ، لەم ڕۆژای ئەعلان کرێ، وەزیرێکی ڕێز و زەرایە لە شازەی تیا بادەسی پڕ بێ، با مژدەی پێ بێ، با بڵێن ئەوەکەینەوە لە هەڵەبجە، ئەگەر نەیکرد
لە ڕۆژی شازی سیا پەنج بکەین بە چاویە بڵێن بۆنەوە کرد وعدەکە وکووا درۆت کرد تاوای لێ بڵێت ترسی ئەوەی بێت تەماتەی تێبگرین هێلکەی تێبگرین لە ترسی ئەوەی کە وعدی پێنیە نێت لە ترسی ئەوەی وعدی یا و نەچۆتە سەر نێت ئەو کاتێ ئێمە هاتین 365 ڕۆژمان پەوتان کردمان بە یەک ڕۆژ بۆ پرۆژێل دەکرد ئەمانەوێت 365 ڕۆژ ئێمە داوای خزمەتی هەڵەبجە بکەین وە خۆمان خزمەتی بکەین تقریبا بەڵام یەک ڕۆژمان ڕخنەکە وازح هەندێک ئاراستەی خەڵکی هەڵەبجە و دانیشتوانەکەیەتی کەواتە ینی ئەوان لەو لاشەوە کاک شێخ ینی نە لە شانزەی سێ نە لە ڕۆژانی ئاسایی ساڵەکانی ترا نەهاتن خزمەتی هەڵەبجەوە بەدەستی پڕەوە نەهاتن ینی ئەی خەڵکی هەڵەبجەش حەقی نییە نیگەران بێ 100% لەگەڵتان بۆ ئێمە وا بیرەکەینەوە ئێستا حالیان دام و دەستگاکانی ئێرە زۆر بۆگەڵ عەرەبە لە متەکاتیف واتە شان بەشان و دەست لە ناودەست یەکتری هەموو ئیشەکەین وەکو یەکتیم بۆ خزمەتکردنی هەڵەبجە ئەنجومەنی پشتیوانی هەڵەبجە دروست بووە ئەم ئەنجومنی پشتیوانە بۆ پارێزگابوونی هەڵەبجە و مەرجی سازارە زۆرە بەڵام دوایی بەوە شۆ ناوەسین و ئەتوانین دەستمان بگاتە هەموو کون و کەلەبەرێکی عێراق بە وەسەط و بە ئێرە ینی بە فیدراڵ حکوومەتی فیدراڵ و بێنەوە بەردەوام ئیشی لەسەرەکەین مەسە بۆ نمونە یەکێتی زانایان تەواو ینی بەرنامە و نەهجی خۆی چۆن بۆ ئەیگۆڕێ لەسەر ئەم نەمەتە ئیشەکە ژووری بازرگانی پیشسازی هەڵەبجە کە من تەمسیل یەکەم لەسەر ئەم نەمەتە ئیشەکە ئەبێ ئیتر ئێمە 365 ڕۆژمانەیە داکۆکی کابی لەسەر ماپەکارمان ئەم ڕۆژە بکەینە ڕۆژی شەیدانمان ئێستا ئەم ساڵ چیتان کردووە بەنزت بەوەی کە جیاوازیەکە ببین باش یەکەم ئەم ساڵ ئەمە زۆر گرنگە لایەنی حیزبی وتاری حیزبی دەستی حیزبی نەما لە مۆزوعەکە و هەموو لایەنەکان هەر کەسێکیش دانراوە لەسەر ئەساسی لایەن دانراوە لیژنەیەکیان لەسەر دروست نەکراوە ئەبەدەن یەک کەس بەعکسەوە ئێمە فشارمان لەسەر لایەنەکان دروست کردووە با قسەی بە حەقیقی بکەین ئێمە لیژنەیەکی باڵا دروست بووە نزیکەی 20 کەسە سەرپەرشتیاری بسپ هەیە ئەم دانیشتانەکەین لەگەڵ چین و توێژەکانە دانیشین یەکێ لەو کەسانی کە لەگەڵ یانە کۆبووینەتەوە لایەنە سیاسیەکان بووە لایەنە سیاسیەکانی هەڵەبجەمانی ناوە لەگەڵ یانە دانیشتوین داوامان لێ کردوون تکایە برایانی بەڕێزی خۆشەویست ئەمە ئەرکی ئێوەیە لەم شازێتیا میدیاکارانمان باان کردووە ئەمە ئەرکتانە زانایان ئەمە ئەرکتانە ئەنجومەنی پشتیوانی ئەمە ئەرکتانە کاتب و بازرگان ئەمە ئەرکتانە ئەرکەکەمان تەوزیع کردووە بۆ ئەوەی ڕێپێوانێکی خۆڕسکی فراوانی جەماوەری بکەین و ئەو حەز ناکەم زۆر زیاتر لەسەری بڕۆم ئەیکا کامەرانە و شتەکان هەیە ناڕم بەڵام ئەگۆڕێ بەڵام ئەم دێڕ ئەڵێم لەو مۆزوع ئەکۆتایی پێ ئەیگۆڕین بە معنای ئەوەی ئەگەر ئێستا ئەوەی لە مێشکی ئێمە هەیە لە 120 بیبینە پێش بۆ ساڵی داهاتوو ئەم لیژنەی سەرپەرشتیاری بەسێکی ترم پێشەوەی تۆتەواوی چۆن توانیتانە مخاتەبەی خەڵکی هەڵەبجە بکەن بۆەوەی ئەوانیش لێتان تێبگەن خەڵکی هەڵەبجە ئێمە چیر و توێژەکان تەمسیلەکەن مامۆستا مەلا عەبدولحەمیدەی زانایانە منی کاسبکار و بازرگانە ئەوی شەیدان ئەوی کێ هاتوین ئەمە ناتوین یەکە لە ناو خەڵکا بڵێ قوربان ئەڵێژی تەبعەن ئەگەر بۆچین بە دیاری کۆمنت و بە دیاری تعلیقی ناو فەیسبووکۆ خەڵک لە خوا ڕازی نییە بەڵام ئێمە هەت نوخشەکەمان دیاری کردووە ئەمانەوێ ئەمساڵ لە 120 بەرینە پێش باش ئەگەر لە بۆ بڕیارێکیشمان داوام لیژنە بەردەوامە بێ و دوای کۆبوون دوای شانزەی سێ و حەبەی سێوەژدەی سێ ئێمە بەردەوامین ئیجابیات و سەلبیاتی شتەکان هەڵەسەنگێنین بەرنامەی ساڵی داهاتوو دائنین ئەگەر ئیمساڵ 20 مانگۆڕی ساڵێتر 20 مانگۆڕی دوایی وردەوتەوە کەمالیش بۆ خۆیان ببورە کە کامەران من هەمان پرسیار یەکەم کە لە کاشەخ کردەوە و پێشێکێکی وتو تر لەسەر و پێشەکەی زیاتر ڕۆشتین ئەوەی لە ڕاگەیانراوەکەی هاتەوە سبەینە بەنیازن خۆ پیشاندانێ بکەن ئیجرای ئەم هەنگاوی کە کاکشێخ باسی کرد لە ئەرزی واقعا چۆنەکەن بەرنامەتان چیە گەر پلانێکمان پێ بڵێ و ئەوەشیمان پێ بڵێ کە حکوومەتی هەرێمی کوردستان پێچەوانەی بڕیاری ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمڕۆ ڕایگەیان کە سبەینە ڕۆژی شانزەی سێ پشووی فەرمی نییە ئەمەتان چۆن وەرگرت وەڵا بە سپاس بۆ بەڕێستان سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی کیمیابارانی هەڵەبجە و تەواوی شەیدانی کوردستان دائانێوێنین لە بیرمانە چی پرسیاری دووەم لە بیرچوو لێم کەرەوە من ساڵی پار بە قەرز پارەمانیان نابوو تا دوایی موافقەمان بۆ هات پارەکە لە ژووری بازرگانی لە کاکشێخمان وەرگەڕاینەوە ئەو دەمەی پارەتان هێنابوو بە ساڵ بەڵێ دوایی تا موافقە کرا عادەتەن دو سێ مانگی پێچێ یان بەداخەوە ئیمساڵی شەروایە لەگەڵ کاکشێخ ئێستا باشم بیرە باسی ئەم بەرنامەمان کرد ئەگەر بە بیری بە ئێمە بۆ ساڵێکی کە چی بکەین ینی چۆن ئەم یادە بگۆڕێ من ئەم ساڵ هەشتم یادە بەشداریەکەم وەکو بەڕێبەری گشتی شەیدان بابەتی حیزبی لە یادانە بوو ئەمە بابە ویژدان و بڵێ من
لەوە چێ بەشێک زۆر جار حیزبەکەی خۆم لێک بگلێ لەبەرەوە زۆر خەڵک واستەکە من تەمسیلی معارەزەیەکەم هێندە بە زمانێکی ینی سروشتی قسەکردن وایە بەداخەوە ئەگەر زۆر بە نەرمیش قسە بکەم خەڵک هەر بە ڕقی تێگە بۆیە پاکانە بۆ حیزبەکەی خۆم ناکەم کە منی داناوە زۆر جارێک گلیم لەو کردووە بەڵام نەبووە منە مەشتاڵە و تاریکی حیزبی بخوێنرێتەوە لە یادێکە یا کەسێکی حیزبی ئیداری وەزعکە بە ئەمە نەبووە پێشتر هەبووە ئەمەی ئێستا ینی خۆشببختانە کە ئێمە بەڕێبەتی کشی شەیدان وەکو پشتی شێر لە مۆزوع لەگەڵ کەسکاری شەیدانە ینی ئەمەی ئێستا دەرکی پێکەین خەمی چەند ساڵەمانە ینی سوپاس بۆخوا وەکو کاکشێق ئاماژەیە مامۆسا ئاماژێ بێ ئیمساڵ نۆکۆ بنەوە کراوە سەررجەم چین و توێژەکان لە ڕۆژنامەنووس ڕاگەیان کار هونەرمەندان مامۆسایانی ئاینی لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکان کەسوکاری شەیدان هەمووی کۆدەنگ بوو لەگەڵ ئێمە دیارە ئەم گرفتە لە ناخی هەموویان پەنگی خوارد لەگەڵ ڕێزما وکو کاکشێق وتی کۆمەڵی خەڵک لە فەیسبووکە ئەوە خەڵکە ینی لە سانەوەدی خەڵکە هەست بۆەوەکە دوجار منە و ڕۆژێژ وتم منێکی هەڵبجەی زەرە دەکەم تۆیەکی کاسبکاری هەڵبجەی تۆیەکی کرێکاری هەڵبجەی کاتێک قەدای ئەرز لە هەڵبجا کەمترین نرخیە هۆکارەکەی ئەوەی خەڵک لێرە ئەڕوا خەڵک نایەتن ئەگەر بە ویژدانیشەوە سیرکەین هێندە پرۆژە ئێستا لە هەڵبجا هەیە لە شوێنانی کە نییە بۆ لێرە بەداخەوە ینی بچووکترین شت ئەکرێ بە هەڵایەکی ئەلامی شوێن هەیە داهاتی ینی کەلار بنمونە ینی ڕاپەڕین زەوی لەوێ چۆنە داهات لەوێ چۆنە ئیعلام بۆ لێرە ئەوە کۆدەنگە لەسەرەوەی بچووکترین شت بکرێ بە گەورەترین شت لە شوێنانی کە هێندە ئیعلام لە هەڵبجایە چارێکی ئەوە لە دۆکو لە هەولەیتان لیان هەیە بەڵێ گلەیتان لیان کارێگەری ئەسەن عفونکە لایەنە نێگەتیفەکەی ڕۆڵی بینیوە سلبیەکەی ئیجابەکەینا جا من قسەکەم لەسەرەوەیە هەمومان وەکو تاچێکی هەڵبجەی لە خەمی ئەوا بین چۆن هەڵبجەکە شەبکە بیان و هیچ کەسێک بیانووی ئەوەی نەبێت ئەگەر بەیانی بیانووی بەدەسۆبێت لەبەر ئەوە ناچم بۆ هەڵبجە ئێمە عفونکە ئێمە چێ زۆر گلەیمان لێ ئەم قسەمان کردوم چەند ڕۆژە زۆرترین گلەیمان لە چیە بەیانی بێت ئەو پەڕی پێشوازی لەکەین بۆی ئێمە لە شانزەی سیا وەکو بە ڕێزان ئاماژیان پێە 365 ڕۆژەکەی کەمان کرێ پێمان بڵی زۆرترین گلەیتان لەکێ هەیە نانا عفون کە نانا من تهدیدی ناک من نا من لایەنێکی معنیم کە سوکاری شەیدان بە تایبەتی بەرکەوتوانی چەکی کیمی ئەوانەی دۆخی تەندروستیانیانی بۆ نمونە ئەگەر بەڵێنێ درابێت جێبەجێ نەکرابی ئەگەر وکو پێویستی ئەنی ئێمە ئەمڕۆ چاڕوانمان نەکرد وکو عێراق ئەمڕۆ با پشوو وایە ینی قوتابیەک لە قوتابخانە پێی ناڵن بۆ ناڕۆیت و ئەمڕۆ وەکوی لە عێراق پیانوتین بڵێ ئەمڕۆ شانزەی سێ ڕسمی پێتان ڕاگەێنرا کە تەسەور ناکەم سبەی پشوو بێت ینی ئەوەیەکییان بەرنمەکانی شەر بۆی بەڕێستان ساڵان ئەمساڵ گۆڕا ینی هەر لە سەردانی ئەم وەفدە بەڕێزە بۆ بەغداوەی چێک بوو لە چالاکیەکان وتار خوێندنەوە بۆ هەر سێ ناوەندی جیهانی و عراقی و هەرێمی کورسان و 37 کەسایەتی بەشدار بوونەوە ئەوە چالاکیەک بوو دوێنێ چالاکی بوو ئەم ئێوارە چالاکیمانەیە سبەینێ شانزەیە چالاکیمانە شەوەکەی چالاکی هەیە ڕۆژی هەدە چالاکی ینی تەسەورەکەم لە ساڵی نەوەدەکانی شامانە کراوە ئێمە ئەم بە ڕێزانە کە هاوکاری سەرەکیمان بوون لەگەڵ دەگەڵمانە ئێمە بۆ کوبرایکی بچوو لەگەڵیانین ئەم ساڵ دەستمانتیە ومێ دەکەین وەکو بە ڕێزیان وتیان ساڵانی ئایندە تاک بە تاکی گەنجانی هەڵەبجە هەموو کەسی هەڵەبجە بێن ئەم شانزەی سێ وێنەیەکی وا پیشان بین سەرنجی هەموو لایەک بۆ هەڵەبجە ڕاکێشین لە لای خۆتانەوە ئەتانەوە کە شێخی جاماژێ کرد و جەنابی مامۆستاش ئەم ساڵ بە گرنگیەکی ئەوتەوە بە جیاوازەوە مەسەرەن بایەق بە یادی شانزەی سێ بدەن ئەمەش لای حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان بەدی ئەکرێ سیریکە ئەمەی قسەکە ئێمە ئیکەین حکوومەت ئیجبارە بێ من دڵنیام وەکو بە ڕێزانی ئێمە پلانە قسەی لەسەر کراوە پێشووتر یعنی تۆ حکوومەت ئیحراجەکەی بەرپرسانی باڵا ئیحراجەکەی بۆی ئەڵی کاکە وەرن ئێمە ئەم ڕۆژە ڕۆژی ماتەمینیە وەرن لەگەڵمانە ماتەم بجێڕن مێن لەگەڵمانە داوای ئەوتان لێ ناکەین 365 ڕۆژیکەی هەیە وەکو کاکشێغوتی با سەبەتەکە لەو ڕۆژانە پڕ بێت با ئەو ڕۆژان لەم ڕۆژا وەرن هاوخەم بن لەگەڵمانە هاتنی ئەوان من واستەکەم بە جۆرێ لە جۆرەکان ئاشبوونەوەی نێوان خەڵکی هەڵەبجە و سەرجەم لایەنە سیاسیەکان بەرپرسانی باڵا کە بەو شێوازە نێن حەزەر لە خۆی بکات پێویستی بە 1000 پاسەوانە بێ بۆ هەڵەبجە ینی زۆر با شێوازێکی سادەی بێت خەڵک بەگوڵ پێشوو دڵنیام وا ئەبێت واوی ئیمساڵ دیمان ومێ دەکەم بەوەی کە لە ناوەڕاستی مانگی ڕەمەزانین ئەم گەرم و گوڕیەی کە هەیە ئێستا لە 8 ساڵی پێشووی کە من
بەڕێبەری گشتی شەیدان بووم ئەم هەستکردنە نەبوو هەستکردن بۆی هاوڕێک لە ڕێکخراوەکان خۆی بە بەرپرسیەکە مەزانێ مامۆستایانی ئاینی بخۆیان بە بەرپرسی یەکەم لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکان کە سوکاری شەید هەمووی خۆی بە بەرپرسە زانێ من لە خۆمان وە لە تاکی خەڵکی هەڵەبجێ پرسم سوودی نەمانی شانزەی سیادەکە چییە ینی بۆ نمونەوە بڕیارین یاد ناکەینەوە تۆ تەسەورەکەی کەسنانی ینی بێتاقەت ببێ ئەوەی لەسەرەوەی خەمی بێت یا خەڵکێک لە دەروی هەڵەبجێ بە گرفتێکی گەوری بزانێ نەخێر زۆر ئاسایی ئیشتان لەسەر ڕەوانەوەی ئەو نیگەرانی خەڵکی هەڵەبجە کردووە بۆی هاوسۆستان بن بەڕێزان حەزەکەم ئەوان زیاتر شایەتی بن ئەوەی ئێمە ئەیبینین ئەوەی هاتوون دانیشتون لەگەڵمانە تێکڕا ینی وێنەیەکەیە لە شوێنانی کە یاد لەبار چووە ئێستا ئەوان هەوڵەدەن من لێرەوە سوپاسی تاک بە تاکی هەڵەبجەیەکەم ساڵانی پێشوو لەگەڵمان بەوەش کە ناڕازی بوو ناڕازیەتەکەیان جوان بووە ینی شتێک نەکراوە پەنجەی بۆ درێژ بکرێ بڵێن پار و پێرا لە شانزەی سیا فڵانشت کرا بە تایبەتی چەند ساڵی پێشوو بەڵام ئەم ساڵ گەرم و گوڕێکی زیاتری پێوە دیارە من دڵنیاتانەکەمەوە سەرجەم بەرپرسانی سیاسی حکومی ئیحراجێک بیانگرێکە شتێکی هێندە جوانە بە مولکی خۆیان دوجارەوە مولکی ئەو میلەتەیە مولکی لایەنە سیاسیەکانە مولکی دەسەڵاتی سیاسی کوردیە کەش وێنەکەی جوان بوو ئەبێ ئەو بێتە ناویشی کە هاتە ناوی ناچارە زیاتر بەدەمی و بێ خزمەتی بکە ئەو بوجەی کە بۆتان تەرخان کراوە یان ئەکرێ نازانمەگە جوابم بیتەوە مساعدە بۆ بەڕێوە وڵی بەداخەوە هەمیشەم پرسیارەکە خۆزگایە لە بەڕێزان لە وەزارەتی دارایی ساڵانە لە خەمیەوە بوونە ئێمە لە دەی سێوە کتابمان ئاڕاستی وەزارەتی شەیدان کردووە لە ڕێی سیستەمی ئایەوە ئاڕاستی وەزارەتی دارایی تقریبن لە 15 مانگ و ئاڕاستی وەزارەتی دارایی کراوە زیاد لە مانگێک بڕێک زۆر کەم کراوە بەڕێزان خۆیان بینیوان لە لیژنەی باڵا بە ڕەزامەدی هەموو لایەن ناردومانە بەڵام کەم کراوە بۆ 30 ملیۆنەکەش تا ئێستا موافقت نەکراوە بە سوپاسەوە ئێستا لێرە بەڕێزێک هاوکاری کردوین بڕێکی باش پاریا و بەدەستمان و ئیشەکارەکانی ئێستی پێ بڕابڕیا بەڕێز کاگوها باڵبچی بڵین هاوکاریکی کردوین بۆ ئیشوکاری ئێستامان ئەنا موافقەکەی وەزارەتی دارایی تا ئێستا لە جێگەی نیگەرانیە وەڵاهی هەموو ساڵێم نیگەرانیانەمان دەربڕیوە خۆزگایە وانە بووایە ینی خۆزگای ئیسسنا بۆ هەڵبجە بکرایە مینحەیەکی بۆ دابین کرایە بیام ینی پێویست بە ڕێنمایی ئیداری نەبووە ئێمە لێرە احتیمادمان لەسەرەوە میحە بووە ئیشی خۆمان بکردای باش سپاس جنابی مامۆستا جنابەت تکایەکەم وەڵامی ئەو پرسیارە یەکەمی من بدەرەوە بانگەوازەکەتان ڕاگەیەنراوەکەتان بە ناوی خەڵکی هەڵەبجەوە بۆ 37 ساڵیادی کارەساتی کیمیایی بارانی هەڵەبجە چی لە خۆ گرتووە؟ وەڵام من سەرەتا حەزەکەم جار ئەوە بڵێم لەلای ئێمە خەڵکی ئێمە یعنی شتێک دروست بووە ئەو کەسێک کە لێژنەیەک دروست ئەکرێت شتێک دروست ئەکرێ بۆ خزمەتی شار هەر کەسێک ئەڕاتە ناو ئەو لیژنە یعنی ڕەشببینیەک دروست بووە عینێکی ڕەش دەکرێتە چاو کە ئەم کەسە وەڵا قوربانەمەترە چۆتە پاڵ حکومەت و لە پاڵ حکومەتایە و ئەمیش ئەو کارێکە حکومەت پێی خۆشە و دەسەڵاتدار پێی خۆشە ئەوە ئەکات نەخێر ئێمە حزورمان ئێمە هەروکو مامۆسایانی ئاینی وەکو کاکشەختار ئەو بڕێزانێتە ڕێکخراوەکان کەەوە ئەوەتانێن لە ناو ئەم لیژنا یعنی هەر سروشتمانە ئاوا هەبووە بە باش ئەڵێن باشە کەسێکی کاڵین دەست و خۆش بێ خراپێش خراپ بێ هەر کەسێک خراپی ئەڵێن خراپت کردو باشیکە هەر کەسی خراپی کرد بێ بەڕاستی حزوریشمان بوونیشمان لە ناو ئەم لیژنا کەوا هەیە هەست دەکەین خزمەت بە شارەکەمانەکەین و بە پێویستیەکیشی ئەزانین حزورمانە بێ و بوونمانە بێ و ئەو یادە زیند و ڕاگررتنی ئەو یادە یعنی بەشێکە لە هەموو خانەوادە و ماڵ و تاک بە تاکی ئەم شارە نابێ هەمە بێڵین ئەو یادەمان بەڕاستی سوک تەماشا بکرێ یا کەم بکرێتەوە یا بچوک بکرێتەوە وەزیفەی ئێمانە ئێمە لە سۆنگەی ئەو خەمخۆریەوە توێن بەڕاستی بەشداری لەم کارە ئاکەین و لەم ئیشاکەین و ئەوەی کە ئێمە نیگەرانی هەر پرسیارت کرد ئەو با من جوابی نیگەرانی بمن نیگەرانی بڵێ ئەگەر شتێک خزمەتی ئەم شارە ئەگەر وەکو پێویست نەکرابێ ئەمەش وەکو هەموو ئەو خەڵکە نیگەرانین بەڕاستی بەتاقەتین و دەنگیشمان بەرز کردوێتەوە و قسەیشمان کردووە و قسەیشمان هەبووە لە سەرجە مناسبەتەکانە قسەمان هەبووە کە ئەگەر خزمەتی ئەم شارە وەکو پێویست نەکرابێ دەردی ئەم شارە قورسە دەردی ئەم شارە گرانە فەرق و جیاوازی هەیە لەگەڵ شارەکانی ترا بەڕاستی ئەم شارە تەخت بووە وێران بووە سەر لە نوێ دروست کراوەتەوە ناکرێ یعنی تۆ قیاسی بکەیت لەگەڵ
پارێزگاکانی ترا لەگەڵ شارەکانی ترە کە ئەوەی بەسەر ئەم شارە هاتووە بەسەر ئەو نهاتووە ناکرێ وەکو یەک مامەڵی لەگەڵا بکرێ زۆر من بەڕاستی ئێڵێم من بێتاقەتم بەوەی کە پێم ناخۆشە ئەوەی کە شانزەی سێ لە عێراقا کراوە بە پشوو لە حکوومەتی خۆماڵی هەرێمە بەڕاستی ئەڵێم کە نەکراوە بە پشوو بەڕاستی جێگای نیگەرانیە جێگای ناخۆشیە و هەر لێراوە من ئەوە ئەڵێم ئەبوایە ئەمان پێش عێراق بیان کردایە بە پشوو نەک عێراق بیکا بە پشوو ئەمان نیکەن بە پشووە کە کارێکە بەڕاستی ئێڵێم نە ئەبوایە بەو شێوازە بوایە ئەبوایە خەفەتی بخۆرایەوە بڕیاری لێ بدرایە مەسەلەی ئەوەی کە ئەو بەیاننامەکە نووسرا بەش نووسرا بێمە کە ڕۆشتی نەبەغاش لەگەڵم مامۆسا بە ڕێزانە کە ڕۆشتین ئێمە کارمان لەسەرەوە کرد ئیشمان لەسەرەوە کرد معلومە هەڵەبجە دوو خوێندنەوەی وەکراوە لە پەرلەمانی عێراقا یەک خوێندنەوەی ماوە ئێمە زۆر هەوڵماندا چونکە معلومی جەنابتان نەگەر پەرلەمان تەواو ببێ ئەم دەورەی بەسەر بچێ و تەسویتی لەسەر نەدرێ هەڵەبجە کاری لەسەر کاری بۆ نەکرێ ئەو کاتە ئەو کارانە هەرچی کراوە بۆ هەڵەبجە سفرە بێتەوە بۆیە ئێمە هەموو سوقل و ئیش و کارمانەوە بووکە ئەو بەڕێزانە 9 کەس 10 کەس ڕۆژین و مزەکەرەیە کە نووسرا بە سەرۆکایەتی نوخشەخان ڕۆشتین و کاک شێختار هەر لەوێ مزەکەرەکە بە عەرەبی نووسرا بوو لە لای سەرۆکی پەرلەمان تەقدیممان کرد و خوێندیەوە و داوا کراکەوە هەڵەبجە حسابی جیاوازە مامەڵە لەگەڵ هەڵەبجە جیاوازە ئەوەی کە هەڵەبجە ئێستا کە ئەوە هینە هەیەتی بۆ ئەوەی کەوا ببێ بە پارێزگا موئەهەلاتەکەوە هەیەتی بە پارێزگا بوون لە شوێنەکانتر ئەو موئەهەلاتانەی نییە ئەم خوێندنەوەی بۆ کراوە زۆرێک لە بەڕێوەبەرای تێگەشتەکان پاساپۆرت ڕقەمی سەیارە کۆمەڵێک یعنی موئەهەلاتێکەوە ئەم شارە هەمووی بۆ ئەشێ ببێ بە پارێزگا و لەوێ ئەو قسانەمان کرد کە کار ئەوە بکرێ و ئیش لەسەر ئەوە بکرێ و حتا سەرۆکی پەرلەمان وتی من خۆم باڵەبجەی ئەزانم و عەتف و سۆزێکی زۆری نوان بەرامبەر بە کوتلەکانتان بینی ئێمە سەررجەم کوتلەکانی خۆمانمان بینی کوتلە کوردەکانمان بینی جێگیری سەرۆکی پەرلەمانمان بینی و ئەو سەردانەی ئێمە یعنی بە شێوازێکی گشتی دڵخۆشکەر بوو سەرکەوتوو بوو بەڕاستی دڵخۆشکەر بوو ئێمە ئومێ دەکەین ئینشاڵڵا نەتیجەی باشی و ئامانجی باشی هەبێەوە نەتیجەکەی لەم یعنی داهاتوێکی نزیکە ئێمە پەرلەمانە نەتیجەکەی ئەبینن یعنیواتان پێدرا ینی مەبەستن یعنی تا ئەندازەیەک بڵێ تا ئەندازوار چونکم بۆیە ناوێرم بڵێم 100% چونکم ئەم وڵاتی ئەمە وڵاتی ئۆکۆڵێت تەقەلوبات و قەزا و قەدەرە ناتوانانی بڵێ ئەنیا بڵێ بەوەی بۆعد بێمە درا وعد درا کە بڵێ لەم خولەی پەرلەمانە ئینشاءڵڵا هەڵەبجە کاری تەواو بێ و ئیشی تەواو بێ و ئومێ دەکەین ئینشاءڵڵا ئاوها بێ دەستان خۆش بێ کاک شێخ بەڕێتان داوام ساڵیان داواکاریتان نەبێ بەناوی هەبووە هەرەمان جوڵێنی ئەوە سێجا پرسیاری کرد جواب بێن هەر جواب نایتەوە ئاخرێ دێناتەوە بۆ لای من برایانی شە جواب بەڕێز ئێمە داواکار ئەمە نەمەتیش جۆری شەکەمان بۆ باسکەتان هەبوو بەڵێ ڕەحمەتی لێبێ ئێمە بە سێ زمان داواکارەکانمان تەقدیم کردو بۆ هەرچی ئەحزابەیە و پەرلەمان و دنیا ئەمە اینجا سبەینێش دوو تارمانە بێتێکیانی کە تووکاری قوربانیانی کیمیایی بارانی هەڵەبجەیەکی لیژنەی باڵایە ئەوەی کە لەوە پێش باسمان کردووە ئەوە بانگەوازەکەمان بوو ئەوەی سبەیرێش ئەیبینەوە پێشی ناکەوین با لە ئیعلام و بیبینەوە جوابەکەت وەرگیرەوەیە بەنسبەتی برایان قسەیەکیان کرد من حەزەکەم ئیشارەتێکی پێ بدەم پێشوەی پرسیارەکە بکەیت سەردانی کردنمان بۆ بەغا لە جێی خۆیان بوو زۆر زەرور بوو چووکو وەکو مامۆستا ئیشارەتی پێدا نەکردە پەشیمان بین خراپە کردە پەشیمان بین باشتان کردووە دواکەوتون لەوەی کە بچین بۆ بەغا زای چۆنە ئێمە بەردەوام ئەوە حقیقەتێکە بزان دانیشتنمان کردووە لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی بەغا کوردستانی ئێرە کە کاک دکتۆر موسەنا و چرۆخان و ئاریان تاوگۆزی بەردەوام لەسەر خەت بووین لەگەڵیانە کە ئەم ماوە نەچوونەتە پێش ئەوان لەگەڵ ئێمە قسەیان کردووە کە بەڕاستی جەوی پەرلەمان بەو جۆرە نییە دانیشتەکان نییە کێشەیتیایە ئەگەر بیخێنێت بەرنامەوە زۆر خراپەشکێتەوە ئەوانیان باس کردووە ئەوەی کە ئەڵی دڵتان خۆشە ئێمە ڕۆشتین دڵمان خۆشە بەڵام لە خەتەری شای ئێمە هاتوین ئەگەر نەچوینایە و داوای ئەوە نەکەین و بیخێر بکرێتە دەنگدانەوە ئەوە هەر خۆی لە شوێنی خۆیان کەواتە چوتەوە بۆ مرۆڤی سپر ئێمە هاتوین ئەڵێ خێرە دەنگدانەوە با لە 150 بێنێ بەڵام ئەمە ئیتر ئالێرەوە کارەکەمان دەست پێەکە ئەگەر خرايە دەنگدانەوە 72 ساعتیشمان لە بەردەما بێ ئەنجومەنێکی ڕێک و پێک و لیژنەی باڵا و ئەنجومەنی پشتیوانی و 15-20 کەس بڕۆین بۆ بەغا 3-4 ڕۆژ دێنەوە لەگەڵ کوتلەی شیعە و سوننە و عەرەب و کوردو هەمووی قسە بکەین بەڵام
لێرەوە من لەم مایکەوە بە فرسەتی ئەزانم ڕووی دەمم بکەمە جەنابی سەرۆکی هەرێم کاک نێچیربان بەرزانی، سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاک مەسعود بەرزانی، سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان کاک بەبێڵ تاڵەبانی. ئێمە لەوێ ڕێک بە شەڕاحەت پێیان وتیانەوە زۆر ئاسانە ئەندێشتەوە بیکەنەوە. مەجلیسەکەی پێوتە مەجلیسی تەحالوفی ئیدارەی دەولە، مەجلیسی تەحالوفی ئیدارەی دەولە هەردوو بەڕێزی پارتی و یەکێتی تایە و مالیشی تایە و کەسەکە بەکاری تایە کە خاوەنی دەسەڵاتن بێتەوە ئەڵێ ئەتوانێت لەوێەوە ئیشی لەسەر بکەن. بۆیە بەڕێزان ئەمانەی کە ناوم بردن تکاتان لێ ئەەکەم تکاتان لێ ئەەکەم بە ناوی هەموو خەڵکی هەڵەبجەوە بە جددی ئەم قەزیە بگرن بەڕاستی بە محافەزەبوونی هەڵەبجە، چەندێ لە ڕووی سیاسی و بمان باتە پێش، چەندێ لە ڕووی ئابووری و بمان باتە پێش، ئەوەنە لە ڕووی دەرونی و معنەویوە. ئێمە ئیسراحەت ئەەکەین، خەڵکەکە ئیسراحەتەکە ڕۆحی شەیدەکانمان ئاسوودە ئەبێ. بەڕاستی ئەمە مەسئولێتێکی تاریخیە و لە دەسەڵات دارانی هەرێمی کوردستانە هەیە بە جددی ئیش لەسەر ئەمە بکەن. بە تایبەتی نوێنەرانمان لەوێ پێیانوتین خۆشببختانە هیچ فیلێکمان نەماوە ئیشی لەسەر بکەین لە پەرلەمان و ئەم دەورە فیلی هەڵەبجە نەبێ. جوتیارەکانمان تەواو کرد، پلانمان تەواو کرد، بەڕاستی فیلی هەڵەبجە ماوە. فیلی هەڵەبجە ئەم مانگی دوادات و مانگی چوارەمان لەبەردەسایە. یعنی ئەگەر ئەمە ببڕێتەوە بۆ مربعی سفر بەڕاستی تووشی ئەحباتە بین، حاڵەتی ئەم خەڵکە زۆر ناڕەحەتە بێ، ناڕزایەکان زیاتر بن و بەڕاستی من بەم بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانم ئەبێ لەم مەوزوعە زۆر بە جددی بیگرن، بیان نە خەیاڵی خۆیان بڕۆینەوە مربعی سفر، جارێتتر دەست پێ بکەینەوە پەنجەی ئیتیهام و گلەی و گازەندای شەنێ بۆیان درێژە بێ. جا لەبەرەوە چیان لە دەسەڵاتە هەیە هیوادارم بیکەن. بێژێ لە بابەتی بە محافەزە بوون لە بەغا هیچی ترتان باس کرد بۆ هەڵەبجە گرنگ بێ؟ ئێمە دائیمەن کە تۆ ڕۆشتی بۆ شتێک سەردان ئەبێت تەرکیز بکێتە سەر شتێکە مەبەستە. ئەگەر تەشەعوب و پێکرد و شتی کەوتیادانا لە ئەهەمێتی یەکەمەکە بچووکاتەوە. بۆیە باوەڕ بکە تەتەڕقمان نەکرد بۆ هیچ مەوزوعێ لەگەڵ هیچ کەسێکە و خەڵکیش هەبوو هەر مەوعیدی بۆ داناین لەوێ لە مستەوای سەرۆکی کۆمارە کە بچین دانیشن بکەین لەگەڵ شوێنی ترا هەستمان کرد تۆزێ لادانە لە بەرنامەکەمان، یعنی جۆرێک لە جۆرەکانی اعتیزارمان هێناوە کە لەسەریشمان زۆر نەکەوێ لەبەرەوەی کە لە ئەسڵی مەهامەکەی خۆمان کەم نکاتەوە. شێختار ئێستا پێشەوەی تەشی بێنن بۆ ئێرە ئێوە لە کردنەوەی پرۆژەیان دانانی بەردەی بناغی پرۆژەیەکا بوون. هەڵەبجەش کێشەیەکی هەیە، ینی هەمیشەکە باس کراوە تۆزێک باسن گۆشەگیرە زیانی گەیاندووە بە جم و جۆڵی ناو هەڵەبجە و بە پارێزگا بوون. ئەم پرۆژەیە چ سوودێکی هەیە بۆ دەرباز بوون لەو گۆشەگیریەوە؟ چیتان کرد ئەمڕۆ؟ چەنگاوێکتان نا بۆ کردنەوەی هەڵەبجە بە ڕووی شوێنەکانی ترە؟ جارێ هەموو جارێگلەیەک ئەکرێ لە هەڵەبجە چەپگیرە و داخراوە و ئەوە ئەوە من لەلایەکەوە قەناعەتم پێێتی، بەس بەڕاستی لەلایە تریشەوە قەناعەتم پێی نییە کە وڵاتانی کە گەڕاوین لە بەرەوەی مەوقعێکی گەشتیاری بووە. یعنی هەموو دنیا ڕووی تێ کردووە بۆ گەشتیارێکە ڕووی تێ کردو، شەر دێ بۆ تیجارێکە ڕووی تێ. هەڵەبجە خۆشبەختانە خاوەنی خۆشترین شوێنی گەشتیارین. ئەگەر ئێمە بتوانین لەسەر ئەم سێکتەرە بە وردی ئیش بکەین هەموو دنیا دێتە هەڵەبجە بۆ چەپگیریە نامێنێ. پێویستمان بۆ نییە بڵێ وڵات چەپگیر، یعنی ئەگەر ئێبە بێ مەرکەزەکەمان بریتی بێ لە شوێنێکی وەکو کەلار تەوزیعمان بکا بۆ چوار شوێن، یا ئەگەر ئێرە بێت بریتێ لە خزمان و برایانی سەیسایق وڵا ئاوە پێنجوێنەوە هەڵەبجە تازەوەکو اینجا من چەپگیر نیم. خۆ داهات بەس بەوە نییە. ئەوە هەروکو ملاحەزەی حەزم کرد بێڵێم ئەمەی کە ئەمڕۆ قسەمان ئەمەمان کرد ئەمەی کرا تەمانەوە زۆر گرنگە شتانە سێکە پردی تۆقوت ئەکرێتەوە ئەزانی چەند گرنگی هەیە. یعنی کە تۆ لێرەوە چی بۆ دەبەنی خان زیاد لە نزیکەیش 20 دقیقەی فەرقە، ئاخر 20 دقیقە لە 10 ساعتانە تۆ لە 5 ساعتا 20 دقیقە و فەرق بێ گرنگ نییە، لە ساعات و 10 دقیقە 20 دقیقە و فەرقە، یعنی لە 130 کاتەکەت بۆ ئەگەڕێتەوە. ئەمە بۆ هێنانی مەواد و بۆ هاتوچۆ و هەروەها گەشتیاریش کە لە وەسەط و جنوبەوە دێ ئەتوانێت بێت لێرە بە هەمووی مهمتر ئەگەر لێرەوە داخڵ بێت لە کەلار و گەرمیان و جنوب و وەسەط و بەعقوبە و دیالە و شارەبان و ئەو شوێنانی کە لە لای چەپەوە دێن داخڵ ببن ئەبێ بێنە ناو هەڵەبجە و بێن بیاوێڵە و مەطعەمەکانی بیاوێڵا بڕۆن داخڵ ئێورامان بن. ئەمە لەمە گرنگتر ئەمەی تەنی سەیم حەمەوە کە بەڕێزان پێی ئەوتێ تەنی سەیم حەمەوەکو تەندەر با هەر ئەوە بزانن چونکو پێشتر قەرابوو لە تەنی سەیم حەمەوە بکرێتەوە، ئێستا پێوتێ عەرە و سوار بەس تەندەرەکە
ناوی تەنگی سێ محەمەوە واتە ئەگەر لە تەنگی سێ محەمەوە بکرایەتەوە یەکەم جادەی ئەو بەرۆی زۆر سەخت و ناڕەحەت بوو دووەم ڕەبتێکرد بە شەمێران و دەربەنیخانەوە کە سنووری پارێزگای سلێمانیە بەڵام لە عەرەبسوار و ڕەبتمانەکە بە منتیقەی تاوگۆزیوە ئەگەر قیر بکرێت لە ئاوەکە بە 2 دقیقە ئەچیتە سەر قەبرەکەی مەولەوی باشەکتە جادەی زارێن و لەوە ڕەبتەبیرەوە بەمەوە ناحی بەمۆش ئایدی هەڵەبجەیە و ئیجا لە هەمووی گرنگتر بابزانن ڕەبتەبینەوە بە سەرتەکی بەمەوە سەرتەکی بەمە خۆی ناوچەیەکی گەشتیاریە و ڕەبتەبینەوە بە گەرمیانەوە لە مەیانەوە داخڵە بێ لە شێخان و مەیانەوە داخڵە بێ ئەچێتە کەلار یعنی غەیری ئەوەی 40 دقیقە ڕێگەمان بۆ ئەگەڕێتەوە کە ئەگەر لێرەوە بڕۆین بۆ کەلار لە عینی کاتە گەشتیار کە دێت لە هاوینی شابێت یا لە بەهارە لە پاییزا بە تایبەتی هاوین دێتە سەرتەکی بەمەوە کاتە سەرتەکی بەم تەوانەوە و کاتە ئیشی گەشتیاریە ئەبێمە خەریتەی گەشتیاری دابنین بۆ ناوچەکە کابراکە لە بەغا دەرچوو ئەبزانێ خەتێکی گەشتیاری هەیە دێنێتێ مەیان لە مەیان دێنێتێ سەرتەکی بەمەوە لە سەرتەکی بەمۆیان نێتێ سەر پردی تەنگی پردی عەرەوسوار یعنێتی بە منتیقەی نەورۆڵیانی داخڵی مرکزی هەڵەبجەیەەکە واتە لە هۆڵەکەی لە هۆڵە تازەکە و لە تەربیەوە داخلی ناوەڵەبجەیەکە و بە ناو هەڵەبجار ڕەتی ئەمە بودجێ بۆ داری کراوە دەستەن پێکرا بەڵێ ئەمڕۆ بەردی بناغی بۆ دانرا 690 متر تولی پردەکەیە بەرزیەکەی لە پایەکانی آخر ارتفاع ئاقسای ارتفاع 25 متر 25 متر پایەکەی بەرزە و درێژیەکەی 690 مترە پارەکەی 27 ملیار دینار 100 ملیۆنێکی کە 200 ملیۆنێکی کەمە بۆی دیاری کراوە مدەکەی 900 ڕۆژە ئیشەکە ئیشێکی ناڕەحەتە ئەمڕۆ من گوێم لێ بوو ناوی نابم برادێکی میدیاکار جا ئەمە چییە؟ وەڵا ئەگەر پردەکەن و جادەی قیری ئەم بەرە و بەری نەبێ بە عملی پلسێنایە ئیوتم وەڵایەوە هەر قسە نییە منطق نییە ئاخر من ئێستا 27 ملیارم بۆ بکرێ بە پردێ بم بەسێتەوە بە ئەو بەرەوە بڵێم وەڵا مادەم قیرەکەی نییە ئەوم ناوێ یعنی لە چ منطقێکایە لە کەسابەتە لە تیجارەتە لە هیچ شتێکا تۆ بڵێ مادەم 100% دەست ناکەوێ من 50 ناوێ تۆ جارە بە ئەمە بکەین ئەمە یەک بەردی بنا قسەیە تریشارەدا بە لای منادای بە گوێ ماجوابم داوە ئەمە لە شتی ڕسمیان نەبوو یا کاشێک ئەمە بەردی لەوچە لە دڵی جەنابیشتا با پێشوو بکەوم ئەڵێ ئەگە بەردی بناغەدانا چێ ئەڵێەوە کۆمو بەردی بناغەکانی تر نابێت بەردی بناغەمان زۆرە بەردی بناغەمان زۆر کاکە بەردی بناغی پردی تۆقو دانراوە وایە بەداخەوە شکاندیشیان و من ئەمڕۆ لێوتم تخوا حیمایی بکەن با نەشکێندێ بە بڕگو دروستیان کردووەڵی بگرن بۆ نەشکێندێ خەڵکی ناحەد نەشکێنێ شکاندیشیان باشە ئێستا ئیشێکی لەسەر کراوە هیچ نەکرایە باش بوویام ئیشە کراوە بە تەندەرین ڕۆشتووە پارەی بۆ ینی موافقەی بۆ کراوە کە پارەی بۆ سەر بکرێت تەسیسی پارەکە بە دەفع بە پێی توانە ئەکرێ ئێستا بەیانی ئێستا تەواو بۆ ئیشی کاری خۆڵ و شتەکەی خەریکە تەواو تەرەکە هەتا سەر بەحرەکە بەیانی ئەگەر هەن ئەمەش قیر بکرێ بۆ خەڵکی هەڵەبجە بە 3 دقیقە چێتە سەر بەحرەکە هەر خۆی بە شتێکی ئەمە قۆناغی یەکەم بەس قۆناغی یەکەم یعنی مەبەست بێ 3 ساڵی کەشتەوە بێ 5 کەشتەوە بێ 2 سایدی هەڵەبجە سیروان و 3 سادق باشە 10 ساڵی پێچوو 12 پێچوو هەر باشە ئێستا دەستمان پێ بکردایە دەیتری پێش من ئەوەش بڵێم بارودۆخی کۆی پرۆژەکانی هەڵەبجە چونکە پرۆژەی زۆری وەستاوە خەڵک زۆر پرسیاریان لێکە وەرە ماوەیە وتیان حکوومەتی هەرێم گژمەیەک چوزانم بە تاواکنیم پرۆژانەدا ئێستا بارودۆخی ئەم میرانە چۆنە وردە چەندەها پرۆژە لە بڕۆی کە من لە مەسلەی محافەزە نیم و بەڕقەم بڵێم بەس چەندین پرۆژە خرایەوە کار و تەواو بوو چەند پرۆژەیەکی تر کە یەکیان جەناب بەداگاداری قسەمان لەسەر کردو نزیکی ماڵی خۆتان باشەقی تاوەکەی بکرێت کە لێرەیە ئەوەش موافقەی بۆ کراوە لە پترۆ دۆلار لاچوو چوە سەری محافەزات معنای وایە جێبەجێ ئەکرێ ئەوانەی کە پترۆ دۆلار وەساون لە بەروی ئەسڵی پارەکەی دیار نییە و نازان چۆن تەمویل بکرێ 5 و 4 و 6 ئەبێ بێتەوە بڕاتەوە بۆی محافەزات ئەو کاتە جێبەجێکرێەوە دڵنیام ئەمانە جێبەجێکرێ بەڵام تۆزێت تاخیریتایە من قسەکەم ئەوەیە شتێک تاخیر ئەبێ من ڕقم هەڵسێ بڵێم نابێ بکرێ مادەم تاخیر ئەبێ خۆرە بێ لە ڕقمێکۆ دەستان خۆش دەسپاس کامرانەگەر ئەرکێشی دوێنێ پێرە نیگەرانی یەک هەبوو لە هەڵەبجەوە دەرواری دابشکردنی موچە دوای ئەوەی کە زن لە 100 ڕۆژی ڕابردووە یەک موچە تەوزیع کراوە ئەویش بۆ شەهیدان ئەم موچەی کە تەوزیع ئەکرێ ئەکوێتە 16 سێ لە ماڵی شەهیدان و بۆ خۆتان حکوومەتی شەزانە ینی نیگەرانەکە ئەوە بوو کە ئەکەوێتە ساڵیادی شەیدبوونی کەسوکاریان نیگەرانەکەتان بەکوێ گەیشت حکوومەتی هەرێم ڕاستی کردەوەیان هەر ماوە یان گلیانە ڕێزان بیان کردیاکە کە من و حکوومەت هەر هێرشەکەم وەسەر هەڵەبجە یەک وەڵامان حەمید جوابێک بۆ خەڵک ئەوە جواب بۆ خەڵک تاوان بەداخەوەڵم بۆ ساڵی دووەمەوە بێت ئەنی ئێمە
هەر بەڕێز ڕوخشەخان ئەکرێت تۆ دەنجێکی هەموو یەکە ئیداریەکانی هەڵبجە زۆر بەمان پێم وایە ڕێکخراوەکان کەسایەتیەکان هەرەو شەوە پۆستمان کرد هەمومان بڵێ بەڕێز ڕوخشەخانیشەوە پۆستمان کرد کە تکایە ئەوە مەکەن تکایە گەورەی بنوێنن ینی خەڵک مەخەنە نێوان دوو بەرداشەوە من چەند جاری کەوتومە 50 ڕۆژە موچە تۆزیان نکراوە 45 ڕۆژە خەڵک احتیاجی مادی زۆر زۆرە ینی لانی کەم گەورەی بنیێنەبی خە ڕۆژی ئەمڕۆوە کە بانک سۆڵە ڕێژێکی کەم دانراوە بەرکەوتە و خانەنشین بۆ 2 ڕۆژ بە ئەمڕۆ بۆیە خەڵک بچوایە سبەینێ هەم بە گیرفانێکی پڕەوە هەم بە دڵێکی تا ڕادێ ئاسوودەوە بڕۆشتایە تا ڕۆژی ماتەمینیەکەی خۆی بەڵام بەداخەوە ئێمە زۆر داواکاریمان کرد ئەوان سوور بوون لەسەرەوەی کە سبەینێ و دوو سبەی کە زۆرترین ئیزدیحام لەسەر بانقا موچەکان خستە و کاتەوە چاکیان نەکرد ڕاستکردنەوەیان بۆ نەکرد نەخێر وەڵامی وەزارەتی دارایی ئەوەیە ئاساییە با بانی وەری نەگرن دوو بانیسی ئەوە هەر خۆی وایە ینی ئەوە نییە بڕیارێکی تازە بێ و دەرچوو بێمە باسیکەین هەر بە بەردەوامی تو ئەتوانی سبەینا دەسبەی تر بڕی موچەکەی خۆ وەرگری زۆر شتێکی نۆرماڵە بەڵام ئومێدمانە کرد پاریش ئەمە بوو ینی ئەبێ خۆ تاک بە تاکی وڵاتە تێبگات من دوێنێ کاگارە شتێکی گێڕاوە چۆن بانک کراوە کە پێش لیانی عراق ئەو مامۆستا کامیل کۆنگرێسی ئەمریکا چۆن بانگی کردوون هەڵەبجە چۆن بوو بە بەڵگەیەکی ڕسمی بەدەست ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بۆ لیانی حکومەتی عێراقی تا ئێسش لە زۆرێک لە وڵاتانە هەتا نەڵی هەڵەبجەیم نازان کورتچیە لەبەرەوەی بابەتی کیمیابارانی هەڵەبجە بابەتی چێندە گەورەیە ئەوە تا ئێمە خۆمان هەڵەبجەیانە خەریکی ئەو خەمین بیڕەوێنینەوە بۆیە ئومێدمان وابوو ئەو بەڕێزانە هەر یەکەم ڕۆژ داواکاری دەرخستەی یادی شانزەی سێ بڕۆژ تایبیان و تایەوە حسابی نەبوومان کرد هەڵەبجە شانی لەوە زیاترە باید دێکی پڕشکۆ بکرێ ئەم ڕۆژی مزانە کراوانی تا پێنجشەمەش نەکراوە نازام کرابێ من نەبی هیچ نییە لە بەردەستی ئێمە داواکاری دووەمان ئەوە بوو سبەینی ئێمە بەرامبەر بە بانکی هەڵەبجە ینی کۆبنەوەکە لە نێوان بانک و شارەوانی باخی گشتیە ئەلەو سەحایە وەرە کە سوکارێکی شەید کە زۆر تاسوقەبەوەی ڕۆژی مەرگەساتی کە سوکارەکەی بێت بۆ مەزاری شەیدان گیرفانیشی خاڵیە بانکەکە ڕای کێشێ بۆ لای خۆی بڕات ململانێ بکات تا پارەکەی وەرەگرێولانی کەم گیرفانی گەرم کاتەوە لەو لای شۆبرینی کە سوکارەکەی نازانم مەگەر موچە ئەوە شتێکی گرنگ نییە چی ئەتوانێت بە پێخوت پێم وایە مامۆسا ئەو حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ لە گەورەترین شت کە لێ ترسم لە ئومەتەکەم فەقرە ینی هەژاری واد لێ ئەکا هەموو شتێ بکەی نازان بۆ ئەوان هەنێ بەداخەوە سیاسی ئەڵێ موچەکەی کێشێ ینی ئەگەر فەقیر بووی پەنا بۆ هەموو شتێکە بی بۆیە ئومێدمانە کردوانە بۆیە بەداخەوە هەر نەیان گۆڕی لە ئەس گەورەی هەڵەبجەیان لە بەرچاو نەکرد کاک کامەران جەنابتان لە بەڕێوەبەرەتی گشتی کاروباری شەیدان وەرفەرکراوان ئێستا بارودۆخی ئەوان چۆنە ئەو نایشارینەوەندێک داواکاری و گلەی و چمیدانم تابعەوەیان هەیە ئەم هەستاڵی کە جەناوی لەو بەڕێوەبەرەتیە هەی توانیتانە چی بکەن بۆ کەمکردنەوەی گلەیانەوە هەندێک خواستی تریشیان هەیە وەکوواوی خانوەکانیان خانووی یەک شگەی دەکان و بەڕێز کاک شێختارا مەژیدیا لە پترۆکۆڕال بە پرۆدۆلارە بەکوی گشتی تا ئێستا گرفتی و خانوو یەکشەیدانە چارەسەر نەکراوە بودجەکەی نەخراوەتەوە سەر بودجەی وەزارەت یاخود پەرەپێدانی پارێزگاکان ئەوەی شێ لە گرفتەکان بابەتی چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی کیمیایی ئەو بابەتێکە وابەستێ بە وەزارەتی تەندروستی دکتۆر ئازاد و تیمەکەی ئەوەی لە توانای ئەوانەیە تا ڕادێکی باش کردویانە دیارە چارەسەر مامۆستا کامیل بە نموزە ژوەرگرین لە ئەڵمانیا چارەسەری بۆ کرا لێرە چارەسەر یەکجاری نییە ئەوەی هەیە شتێکی معالەجەی کاتیە بابەتی زەوی خۆشبەختانە بە سوپاسەوە ئەو گرفتی چەندەها ساڵ چارەسەر نەکرا شارەوانی هەڵەبجەیم ساڵتوانی چارەسەری کە بابەتی پێدانی زەوی بە کەسوکاری شەیدان بابەتی منحەی شەهیدەکە بابەتی منحا هەتا حکومەتی عێراقی حکومەتی هەرێم ڕێک نەکەون گرفتی موچەی نێوان هەرێم و بەغا چارەسەر ناکرێت لەبەری سنفی شەیدەکانمان جیاوازە بڕی موچەکەمان جیاوازە ئەوە تەفاسیرێکی زۆریەوێ خەڵکی یاسایی هەیە لەسەر و بابەتە قسە بکات تایبەتە بە شەهیدانی هەڵەبجەیان کۆی نەکەوە ئێمە ئەنفالمان هەیە لە بیرمان نەچێت لە بادینان لە بەرزانەوە لە کوردەفەیلەکانەوە لە گەرمیانەوە لە هەموو شوێنەکانیکەوە نەک تەنها هەڵەبجە یەک سنفی شەیدمانە پێڵێن ئەنفال و جینۆساید بەدەل لەوە شەیدی سەنگەرمانێ شەیدی هاوڵاتیمانێ بەرکەوتەمانێ هەموو ئەمانە سنفەکانیان جیاوازە بڕی موچەکانیشان جیاوازە لای حکومەتی عێراقی هەنێکی مەقبولە وانێکی مەرفوزە شێوازی میرات جیاوازە لای ئێمە بەشە موچە لەوێ جیاوازە بۆیە
و حکوومەتی عێراقی ژێمە چەند ساڵ لە 2010 ناجیحە و دکتۆر فازیل هاتنە ئێرە لێپرسای مؤسسەی سوجەنای سیاسی و مؤسسەی شوەدا دوای 2 سەعات مناقەشە ئەو کاتە و بەڕێزانیاندان پەرلەمان بە قسە جوابیانی وتی هەرکە هەرێم و عێراق گەشتن سیغەیەکی مشتەرەک ئەو کاتە و گرفتانە بابەتی مناڵەون بۆکان لە ئێوەیە بابەتی مناڵەون بۆکان پێم وان نییە من ئێستا حەزەکەم ئالێرەوە ومێ دەکەم ئەوە پێرێک کاگاراس لە بەرنمەیەکا قسەیەکی کریانی وتی من ئەگەر خوشکەکەم بێتەوە لەوچی ئێستا ئیستیعابەی نەکەم ئێمە بۆردێک لەسەر ئاسی ئەنجومەنی بۆ زیران پێکاتووە سەرجەم وەزارەتە معنیەکان لەو بۆردان 2 کەیسمان یەکلا کردوێتەوە بە زۆر ناتوانین چونکە ئەوە بابەتێکی یاساییە خەڵک شێ هات داواکاری هەبوو ئێمە ڕوبەڕی بۆردەکەیکەین و کەیسەکە یەکلاکەینەوە بەڵام دوای 37 ساڵ هەستەکەم ئێستا دوای ئەوەی ئەوم بۆردەما پێکهێناوە خەڵک وەکو پێویست بەجددی نایەت ینی هەستەکەی ڕاستە درەنگە ئەو کەسوکاری ئەو خەڵکانە دەستی هەر لەسەر دڵیەتی ینی ئەوەیە گرفتەکە ئێستا حکوومەتی عێراقی حکوومەتی ئێران گەشتونەتە کۆماری ئیسلامی ئێران گەشتونەتە سیغەیەکی مشتەرەک کە زانیاریەکان لە ڕێیان لەلایەن ئێمە ڕاستەی وەزارەت و لێو بۆ حکوومەتی عێراقی بکرێ حکوومەتی عێراقی داوا لە حکوومەتی هێرێم بکە بەڵام گرفتەکە یەک شتە بەڕێزمیانی ئەو بەڕێزانە کۆماری ئیسلامی ئێران وڵاتێکی دوور نییە لە ئێمە لە ڕووی کەلتور و زمان و سنوورەوە دوای 37 ساڵ ئەستەما کەسێک ئامادە نەبێک لە نزیکترین شوێنە یانی یا ئاشکرا نەبێ یان نەگەڕێتەوە و بەداخەوە هەندێک لەوانەی کە گەڕاونەت و گرفتی شیانی هەر لە وڵاتە دانانیشت ئەڕۆنەوە ئێرە جێڕ ینی ژیانی ئێرەیان پێ بۆی جیاوازی زۆرمانی من ئاماژە بە یەکشت بم بەڕێزان کاکشێخ مامۆسا ئاماژیان بەوەدا ئەم لیژنە بێ بەردەوام بێ لە بیرمان نەچێ ئێمە سیانزەی 5 تا حوتمان لەبیر چووە ڕوخانی کانشخان و زیندە بە چاڵکردنی خەڵک 74مان لەبیر چووە چواردەی 4200 شتێک 256 کەسە ئەوە ئەن بەس ئەنفالمانێ ئەنفال 25 6 8مانەیە بۆیە هەڵەبجە تەنها سیانزەی 5 نییە ئەم لیژنەکە بەردەوام ببێت چۆن وا بکەین سەرجەم یادەکان حەقی خۆی پێبین و داواکاری هەر یەک لەو شەریحانە چۆنچۆنین ئیتیمابی پێبووین بۆیە هەڵەبجە تەنها ئەوەی نییە لە بیرمان نەچێت ئەو ڕۆژانەی کەی هەیە حەقا هەموو ئەمانە زیندوو کرێتەوە بە سیغەیەک خزمەتی پێ بکرێت زۆر سپاس جنای مامۆستایمە لە کۆتایی بەرنامەکەین ئەگەر قسێکتان هەمێ بە عام بۆ خەڵکی هەڵەبجە بۆ لایەنە پەیوەندیدارەکان ئەوە گرنگە و ئێوە سمێنە یادەکە بەڕێوە ئەبەن چ بەوەی لایەنی پەیوەندیدار حکوومەت بێن بەشداری بکەن یان ناوە نییە وەڵام من پێم باشە پێشەوە وەڵامی ئەو پرسیارە دەمەوە بۆ لایەنی پەیوەندیدار کاک شەختار قسەیەکی جوانی کرد باسی مەسلەی داخستنی هەڵەبجە و داخراوە هەڵەبجە بەڕاستی ئەمە سەفەرێکی ئەمریکامان کرد یعنی لەو سەفەرە وەکو هەڵەبجەی وەکو بردی وەکو زانایان دەزانایان بووین مە بەسم لەوێ شتێکیان وت شتێکی زۆر جوان بوو یعنی لە ئەمریکا هەر ویلایەتێک یاخۆت هەر شارێک ئەگەر گۆشەگیر بێ شوێنەکەی موقعەکەی گۆشەگیر بێ ئەمریکا چۆن ئەو شوێنە ئەبوژێنێتەوە تایبەتی هەیە چۆن ئەبوژێنێتەوە یعنیەکە لەو شتانەکە باسییان کرد ئەو شوێنان کەوایە بڵێن کۆنگرە جیهانەکانە باتە ئەو شوێنە هەتا زۆرترین کۆمپانیا و دەوڵەمەندەکان و ئەوانەی سەرمایهدارن بڕۆن ئەوێ پێشنگایە بڵێن کۆنگرەیە مۆندیالی تۆپی پێ یاری ئامە بەسم شتەکانە ئەکرێ ئێمە هەڵەبجە پایتەختی ئاشتیە بەڕسمی پایتەختی ئاشتیە بە قانون یعنی ئەکرێ ئەمە حتا ئەو کۆڕوسی میرانە ئەکرێت ئەو هینانەکە ئەکرێ لە هەڵەبجە نییە بەداخەوەڵم لە پارێزەکانی ترا ئەکرێتەوە جاڵێ ئەگەر ئەڵێ بۆچی ئەڵێ هینیتیانە قاعی وەک پێویستیانە بەسم وەکو پێویست نیە قوربان نەبوونی قەبعەتەکە تۆ ئەڵێ نییە بۆ نایکەیتەوە بۆ نایکەیتەوە ئەگەریە ئەگەر ئێستاشە یعنی ئەبێ ئەو شتانە تۆ هەڵەبجە ئەگەر گۆشەگیرە و ئاوهایە شارێکە کە غەدر لێکرا و ئاوایە تو ئەبێ چی بکەی ئەبێ دەستی بۆ بێنی خۆت ئاوەدانی بکەیتەوە خۆت نابێت زیاتر دای بکەیت و زیاتر کاولی بکەیت و زیاتر وێرانی بکەیت ئەبێ بیکەیتەوە یعنی هەنگاوێکە ئەکرێ حکوومەتی ئێرەم کاری لەسەر بکە ئیشی لەسەر کا بەو شێوازان هەڵەبجە ئەکرێ زیاتر بکرێتەوە و زیاتر قسەکەت بۆ هەڵەبجە حکوومەتە گەر شتێکت هەبێت زیاتر ئاوەدان بێتەوە وەڵای ئێمە ئومێد دەکەین حکوومەت یعنی ئاوڕێکی جددی زیاتر بداتەوە لە شاری هەڵەبجە لە ئەم میلەتە یعنی بەڕاستی ئێڵێم یعنی وای لێ هاتووە هەر کارێک هەر ئیشێک ئەمە بە حکوومەت بڵین هەر کارێک هەر ئیشێک حکوومەتی تێدا بێ هەر کەسێک بڕوان نزیکی کارەکە ببێتەوە نزیکی ئیشەکە بێتەوە یعنی لەجاتیەوەی بە ئیجابی بشکێتەوە بەسەریا بە سلبی ئەشکێتەوە بەسەری یعنی
ناتوانانی قسە بکە ئەم مینە لە کوێوە دروست بووە ئەم تێڕوانینە ئەم ڕژبینیە لە کوێوە دروست بووە ئەبێ حکوومەت کاری لەسەر بکاوە ئیشی لەسەر بکاوە ئەو خەڵکە ئاش بکاتەوە بەڕاستی وەزیفەیەتی کارێتی ئەو خەڵکە ئاش بکاتەوە ئومێد دەکەم آخر قسەم ئەوەیە کە خەڵکی هەڵەبجە ئێمە هەمومان بڕیارماندا و ئامادەبین ئینشاڵڵا هەمە سبینێ هەمومان لەو ڕێپێوانە لەو یادا ئامادەبین سەعات نۆیە لە بەردەم باخی گشتی و ئێمە ئەو میوانانە کە دێن لە ئێرانەوە میوان دێن لەسەر جەمپارێزیەکانی خۆمانەوە لە ئەوانەی ناوەڕاست و بڵین جنوبەوە ڕووە کاتە ئەیرا ناکرێ ئەمە خۆمان حزورمان لە کارەساتەکەی خۆمانە نەبێ میوانانێک لە دوورەوە بێن بەشداری بکەن لە کارەساتەکەی ئێمە خۆمان حزورمان نەبێ بۆیە داواکەم لە خەڵکی هەڵەبجە سەرجەم پارێزگای هەڵەبجە هەم حزورمان هەبێ و هەم ئەو میوانە بەڕێز و خۆشەویستانە لە دوور و نزیکەوە دێن بتوانین بە جوانترین شێواز پێشوازیان بکەین و لە خزمەتیان کاکشێک لە ماوەی 2 دقەیە کاتنتەوە هەم لەبارەی دەستەکەی خۆ دەرچەند زۆر کەمە قسەیەکت هەبێ یان لە کۆتای یا قسەیەکت بۆ خەڵکی هەڵەبجە وڵی لەبەرەی زۆر کورتە منە حەزەکەم شتەکە بۆ خەڵکی هەڵەبجە بێ خۆم ئەوانەی خۆمانەوە کەوت بۆ کاتێکی تر بەڵێ بۆ کاتێکی بەرنامەی ترمان زۆرە بێ ئینشاڵڵا وەڵام من لێرەوە داواکارم لە هەموو خەڵکی هەڵەبجە تکایە بەگیانی تۆڵە سندنەوە بەگیانی ڕقەستان لەگەڵ ئەم بەرنامەی بەیانات تەعامل و هەڵسوکەوت مەکەن بەڕاستی ئەمانەوێ بیگۆڕین ئەمانەوێ خاوەنی شتێکی گەورە بین وردەوردە هەنگاوی بۆ بنین ئەگەر بێت و بە چاوی ناڕزایی و ئینتیقام و ڕقەوە بیکەین وەڵڵاهی ئەبێ زۆربەی زۆری ئەم خەڵکە نەچێ بۆ ئەوێ لەبەرەوە داواکارم لە دوکاندارانی خۆشەویست بە تایبەتی ڕێی مەسیرەکە لە سەعات نۆی بەیانیوە تا 11 نیوەڕۆ دوکانەکانیان نەبێ زۆر باشە و وەکو خەڵک باش شتێک بزانین هەموو خەڵکی ئەویان بۆ خەڵکی کوردستان تکایە یادی هەڵەبجە بە زیادی هەڵەبجەیی نییە ئێمە هەڵەبجە تایە ئەژین هەڵەبجە کوڕی هەڵەبجین زادەی هەڵەبجین بەڵام هەڵەبجە لەوە دەرچووە بڵێن هی ئێمەیە هەڵەبجە مڵکی هەموو کوردستانە هەموو کوردستانەکانە هەڵەبجە بە مڵکی عێراق ئەزانین هەڵەبجە بە مڵکی ئینسانیەت دەزانین لە هەرکیەوە خەڵک بێ بۆ لای ئێمە هەر کەسی هاتە هەڵەبجە قەناعەتمان وایە بۆ ئەوە هاتووە بڵێ نەخێر بۆ جینۆسایت نەخێر بۆ زوڵم نەخێر بۆ ستەم بەڵێ بۆ ئاشتی بەڵێ بۆ پێکەوە ژیان بەڵێ بۆ ئازادی ئێمە وا لەوە تێگەین لەبەرەوە داواکارین ئابە و نەمەتە ئیش بکەین وە تەسەورکەن ئەبێ کارێ بکەین ئەمە حەقیقەتە من خەون بەوەوە ئەبینم بەبێ ئەوەی زەخت لە خەڵک بکەیت تەڵەب بکەیت داوا بکەیت خەڵک خۆی بێ بۆ هەڵەبجە بگەینەوە ئاستە فیستیڤاڵی هەنارمان هەیە گەورەترین کۆبوونەوەی ئێستا لە کوردستانی عێراقا یەک کەس دەعوت ناکە بۆ خۆشی خەڵگیە ئەمەشیان باوای لێ بکەین مەسئولێک دێ وەزیرێک دێ باوەکو وەزیر نەیە جلی کوردی خۆی لە بەرەکارچی لە بەرەکە بێتە ناومان ڕێزی لێگرین وەکو هاوڵاتێکی کوردستانیش بێ معەزەز مکەڕەم حیمایەکیشی لەگەڵانە بێ ئێمە دڵیشمان بەوە خۆشە لەبەرەوە ئەبێ ئەم یادە بەرەوە بین و داواکەمانەوەی زۆر سوپاستان دەکەین بۆ ئەم دەرفەتەش کە ڕەخسان زۆر سپاس بۆ هەمووتان من پێشنیارەکەم لە کۆتایی بەرنامەکەیە ئیدارەی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە بۆ خۆی لەوانەیە و دەسەڵاتی هەبێت لە ڕووی یاساییەوە کە سبەی نێبکاتە پشووی فەرمی شانزی سێ لە بری حکوومەتی هەرێم بە پارێزگاری هەڵەبجە ئەو بڕیارە بداوە شکۆ بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان و یادەکەس بژێڕێتەوە سپاسی دووبارەم بۆ بەڕێزان مامۆستا عەبدولحەمید حەمەفەرەج لە پرسیاوی یەخی هەڵەبجەی یەکێتی زانایان و بەڕێز شێخ تاهیر شێخ عەیزەدین کەسایەتی و سەرۆکی ژووری بازرگانی هەڵەبجە و بەڕێز کامەران مستەفا بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی شەیدان و فەرکراوانی هەڵەبجە سپاس بۆ هاوکارانم کە زۆر لەگەڵم ماندوو بوون سپاس بۆ مونمنتی هەڵەبجە کە هاوکاریان کردین سپاس بۆ بینەرە بەڕێز و خۆشەویستەکان سبەینە شانزەی سێ ساڵ یادی 37 هەمین کارەساتی کیمیابارانی هەڵەبجە لەگەڵتان نەبین بۆ گواستنەوەی ڕووداوەکان و ڕووماڵەکان و بەرنامەی تایبەت تا ئەو کاتە خواتان لەگەڵ زۆر سپاس بەڕێزان